ئێمە لە لای خۆمان هەم بەسەر سوورمانەوە کاردانەوەکان دژی بڕیاری لێسەندنەوەی نازناوی پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان لا قەزای چەمچەماڵ لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە درێژەی هەیە. لەو چوارچێوەیەشدا هەر یەک لە ئیدارەی قەزای چەمچەماڵ و بەشێک لە ڕێکخراوەکانی بواری جینۆسایت کۆنگرەی ڕۆژنەماوەنیان ساز کرد و بڕیارەکەی حکومەتیان ڕەت کردەوە. هەموو ئەم هەوڵانش دوا بەدوای بەیاننامەکەی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری هات کە وەک یەکەم پارتی سیاسی سنوورەکە بڕیارەکەی ڕەت کردەوە. لەلایەن وەزارەتی شەهیدان و حکومەتی هەرێمی کوردستانەوە ئێمە لە لای خۆمان هەم بەسەر سوورمانەوە لەو نووسراوە دەڕوانین، هەم بە نیگەرانیەوە هەم بەڕاستی ڕاستڵەچینێکی بوو بۆ ئێمە کە خۆی لە ئەساسدا ئەم پرۆژەی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانە لە ئەساسەکەیشەوە بۆ مۆنومنت و دەتوانین بڵێن پێشنیاری برایانمان لە بەڕێوەبەراتی مۆنومنت و بەڕێوەبەراتی شەهیدان و ئەنفالکراوان و ئیدارەی قەزای چەمچەماڵ بۆ ئەو کاتە و لە خولی پێشووی پەرلەمان بە ئیمزای 58 ئەندام پەرلەمان کە بەڕێز وەزیری شەهیدان و ئەنفالکراوان کاک عەبدوڵڵا یەکێک بووە لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان بە ژمارە 52 خۆی ئیمزای کردووە. ئەمە گومانمان لا دروست دەکات کە ئەم وەزارەتە لە خزمەتی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراواندا نەبێت. دەبوو جەنابی وەزیر بەردەوام سەردانی ئەم ناوچەیی بکردایە نەوەک ڕێگر بێت لە بەردەم پێدانی نازناوێک بەم ناوچەیە و بەم ناوچە سوودماکە. لەبری هێنانەوەی ڕووفاتی ئازیزانمان لە بیابانەکانی خوار و ناوەڕاستی عێراق کە لە ساڵی 2019 لە توێکاری پزیشکی دادی بەغدایە ڕێکارە یاسایەکانی تەواو بۆ بهێندێتەوە بۆ زێدی باوباپیرانمان. بۆیە ئێمە لە ڕێکخراوەکانی بواری جینۆساید و ئەنفال لە سنووری قەزای چەمچەماڵی پایتەختی شەهیدان و ئەنفالکراوەکان نیگەرانی خۆمان دەردەبڕین و بەڕێوبەری مۆنومێنتی ئەنفال لە قەزای چەمچەماڵ باس لەوە دەکات نازناوی پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان بۆ چەمچەماڵ مافێکی سادە و سەرەتاییە بۆ سنوورەکە و بڕیارەکەی حکوومەتیش پێویستی بە پێداچوونەوە هەیە. پرۆژەکە لەسەر هەڵکەوتەی شوێنی جوگرافی چەمچەماڵ کە شوێنێکی گونجاوە بە حکومی ئەوەی سنتەری کوردستانە هەم لە هەولێرەوە نزیکە لە کەرکووک نزیکە لە سلێمانی نزیکە و لە گەرمیانش نزیکەوە چەمچەماڵ خاوەنی زۆرترین ڕێژەی شەهیدان و ئەنفالکراوانە کە زیاد لە 1500 وارسی شەهید و ئەنفال لەم سنوورەیە و گەورەترین کتێبخانەی بواری جینۆساید لە مۆنومێنتی چەمچەماڵە، گەورەترین مۆزەخانە لە مۆنومێنتی چەمچەماڵە و گەورەترین هۆڵ کە سێم هۆڵە لەسەر ئاسی کوردستان لە مۆنومێنتی چەمچەماڵە کە ئەمانە هەمووی کۆمەڵی فاکتەرن بۆ ئەوەی ئەم نازناوە بە چەمچەماڵ ببەخشرێت. قەزای چەمچەماڵ لەگەڵ ئەوەی خاوەنی ژمارەیەکی زۆر لە شەهید و ئەنفالکراوە بەڵام لە ماوەکانی ڕابردوودا لە ڕووی خزمەتگوزارێ سەرەتایەکانەوە نەتوانراوە وەک پێویست خزمەت بکرێت. پرسیاری هاوڵاتیانیش ئەوەیە ئایا حکوومەتی هەرێم تاکە نازناوێکیش بەڕەوا نابینێت بۆ دانیشتوانی بەشمەینەتی ئەم سنوورە؟ جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.